زیاتر لە 10 ڕۆژە ئاوی دەریاچەی سیروان لەلایەن وڵاتیارانەوە گیراوەتەوە و ئاڕاستەی ئاوەکەی بۆ ناوەوەی خاکەکەی خۆی گۆڕیوە و بە شێوەیەکی بەرچاویش ئاوی دەریاچەکە کەمی کردووە. بەگرتنەوەی ئاوی دەریاچەکە مەترسی لەسەر چەندین پرۆژە دروست بووە. سەرەکیترینیان پرۆژەی ئاوی خواردنەوەی ئەڵەبجەیە. بەرپرسانی ئیداری پارێزگای ئەڵەبجە گرتنەوەی ئاوەکە بە مەترسی ناودەبەن و داوا دەکەن پێویستە بەرپرسانی باڵای هەرێم و بەغدا گفتوگۆ لەگەڵ ئێران بکەن بۆ بەردانەوەی ئاوی دەریاچەکە. ئەگەر بێت و ئەم خطەی کە یا ئەم پلانەی کە دایناوە جێبەجێ بکات بێگومان کاریگەری نەرێنی زۆریە بێ لەسەر پرۆژەکە. من بە حاڵەتی مەترسیداری دانیم کە ئەم پرۆژە ئاستەکەی نەگاتە و ئاستەی لە ئایندا سەدەکە بگاتە ئەو شوێنەی کە ئێمە بتوانین ئاو لەوێ وەرگرین. ئەمە یەک دووهەمیش لە ڕووی کواڵیتی و نەوعێتی ئاوەکە کاریگەری زۆر نەرێنیە بێت چونکە ئەو ئاوەی کاگاتەوێت تەنها ئاوی تانجەڕۆ و با بڵین زەڵم و ڕیشێن و ئەمانەیەویش لە هاوینا ئاوێکی زۆر پاک نییە یاتوان بڵێم زۆر پیسیشە. و نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران ئاگدار کراوە کە بەدواداسون لەم بابەتا بکە پێویستی بە ئاستی باڵا هەیە و بە ئاستی حکوومەتی خۆجێیی و حکوومەتی هەرێمیش چارەسەر نابێمە. بەڕێوەبەری ئاوی ئەڵەبجەش دەڵێت تا ئێستا گرتنەوەی ئاوی دەریاچەکە نەبووەتەوەی دروستبوونی کێشە بۆ پرۆژەی ئاوی خواردنەوەی ئەڵەبجە و ئاشکراشی دەکات گرتنەوەی ئاوی دەریاچەکە زیاتر بابەتێکی سیاسیە. ئەم بابەتە بابەتێکی سیاسیە لەسەر ئاستی عێراقی فیدراڵ و کۆماری ئیسلامی ئێران قسەی لەسەرەکەی ئەوەی من ئاگادار بم هەر وەفدێک لە عێراقەوە کە هاتی بێ بەڕێز پارێزگاری هەڵەبجە و جێگری پارێزگاری هەڵەبجە یاداشتیانیاوە پێی لەسەر ئەم بابەتە لەگەڵ وەزیری پەیوەندیدارە قسەیان کردووە کە ئەم ئاوە بگیرێتەوە نەک بۆ پرۆژەکەی ئێمە. پرۆژەکەی ئێمە لەوە چێ بچووکترین پرۆژە بێت لەسەر ئەم پرۆژەیە گەر بەراوردی بکەی بە سەدەکە ئەی سەدی دەربەیخان و محەدەی کارباکە ئەی منتیقەی گەرمیان و کەلار ئاوی ئەو سیروانی لەسرە ئەی منتیقەی ناوەڕاستی عێراق شارەبان و باقوبە ئەوانە چونکە ئەمە کە تەنها گرتنەوەی ئاوەکە زەرە لە پرۆژەکەی ئێمە نایە بەراورد پرۆژەکەی ئێمە بەراورد بەوانی کە لەوەشێ لەوانی کە بچووکتر بێ. ئاوی دەریاچەی سیروان سەرچاوی یەکەمی ئاوی خواردنەوەی ئەڵەبجە و بەشێک لە گەڕەکانی سەی سادق و ناحیەی خورماڵە کە لە ڕێگەی پرۆژەیەکەوە کە زیاتر لە 175 میلیۆن دۆلار و لەسەر قەرزی یابانی دروست کراوە. ئێستا بەگرتنەوەی ئاوی دەریاچەکە لەلایەن ئێرانەوە بەرپرسانی پارێزگای ئەڵەبجە پێشبینی شکستی پرۆژەکە نیگەرانی کردوون تا هەنووکەش لەگەڵ بەرپرساندا لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و بەردانەوەی ئاوی دەریاچەی سیروان لەلایەن وڵاتیارانەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.